ئێمە داوامان لە سەرۆکایەتی وەزیران هەیە دادەبێگەردمان سەیرێکی ئەم وەسعە بکە. هەندێ عەرزمان هەیە فەلاح کە ئەیکات بۆ نمونە شووتی، بۆ نمونە تەماتە. هەندێک کات هەیە تەماتەمان هەیە لە وڵاتەی ئێمە فەلاح ئەیهێنێت سەلەیەک 7 کیلۆیە ئەیا بە 1000 دینار. حەقی سەلەکە و حەقی کرێکارەکەی بۆ دەرناکە. پارەی پیکابەکەی کە لە عەرزەکەەوە هێناوێتی بۆ ئێرە زەرەرەکە فەقیرە. ئەگەر حکومەت هەڵبسێت چەند کەسێکمان هەیە لەم شارە دەوڵەمەنە وەسعی باشە حکومەتیش بە داعمینەکە، بەڵام عەرزەکەی بۆ دابین بکە. هەستێت ئەم پیاوە پرۆژەیەک دروستکە بە مەعمەلی دۆشا و پێویستمان بە دۆشاوی دەرەکی نابێت. کاکە تەماتە ئالێرانە 350 دیناری کرد بیفرۆشە، نەیکرد بیێنە بە 300 دینار بۆ مەعمەل بۆ من. ئەمە ئەساسە. ئەگەر فەلاحەکە تەماتەکەی بەم شێوازە بفرۆشێ پەنا ناباتە بەر شووتی بیا پیکابێ شووتی با بە 125,000. حەقی کرێکارەکەی و حەقی پیکابەکەی نییە، ئەمە زەرەری کردووە. ئێستا کیلۆیە پەتاتە ئەوەتانێ بە 250 دینار نافرۆشێ. بۆ ناچیت دوو دەوڵەمەنی ئەم شارە بە ڕێزە بانکەی بڵێ وەرن کاکە ئێمە با جبز لە وڵاتانەوە نەهێنین. نازانی بە چی دروست کراوە، نازانی چۆن هاتووە، تاریخەکەی کێ لێ ئەیە. مناڵی خۆمان نەخۆش ئەکەین بە دەستی خۆمان. ئەی بۆ نای ئالێرانە دوو مەعمەلی چاکدا بنێ، یەکیان لە سنووری سلێمانیا، یەکیان لە سنووری هەولێر و کەڵەکچیە. ئالەوێ دای ئەنێ مەعمەلی چاکمان ئەوێ پەتاتە فەلاحمان هەیە 2000 تەن پەتاتەی هەیە. مەعمەلی جبزمان بۆ بکاتەوە کاکە. ساڵانە بەرهەمەکان ساغە بێتەوە زیاتر دڵسۆزی ئیشەکەیە، زیاتر هەوڵی ئیشەکە ئەیە، زیاتر لە ئیشەکە تێ ئەگا. باوەڕکە ئێساچیە فەلاحمان هەیە لە ئێساچیەوە پەتاتەکەی ئێشتا 2 ڕۆژی ماوە دەرچێت بڵێ هەفتەی داهاتوو دەرەچێت لە ئێساچیەوە خەمی لات و ئەڵێ من چی لێ بکەم. یا ئیلاهی 250 دینار ناکە پارەی عەلاقە بم پارەی مەکاین بەم هەڵی کەنێ کرێکارتی کاتە عەلاقەوە بە سیارە بیهێنم بۆ ئێرە بە 250 دینار 100 دیناری بۆ نامێنێتەوە. ئەمە لێرا چییە زەرەری کردووە. ساڵێکێ بە منەڵێت چی بکەم نە ئەمە پێویست دەکات وەزارەتی کشت و کاڵ هەڵبسێ چەند کەسێکی معقولی شارەزا لە ئیشەکە چیمان بۆ بکە ئەم ساڵ باشە، ئەم ساڵ چی بکەین باشە. ساڵانە لە چەنیش چەنا کە کاتێکە پەتاتە مەمنوع ئەکرێ بە هەزارها تەن پەتاتە غەز نەکرێ. ئەمە غەڵەتە، ئەمە نابێ ببێت بە هەزارها. پێویست بەڕاد هەیە لە علوەی سلێمانی ئەمانە بەشی پێویست هەیە و بەزیاییشەوە غەزنی ژەکرێت و لە هەڵەبجە هەمانە، لە سلێمانی هەمانە، لە منتیقەی کەڵەکچی هەمانە بەڕادی چاکمان هەیە، لە دوهۆک هەمانە، لە هەمووش محافەزەیەک لە هەولێر زۆری لێ بەڕات بە چەندەها تەن ساڵانە هەنار غەز نەکرێت.